سڵاو لێبێ جلی زنجیرەی سکوید گەیمت لەبەر کردووە چی یەکەن لێرەوە بەچی بەژاریتان کردوێەوە؟ نیاو لێ لە یاریەکەی غەرازمان ڕێخستۆ یاریەکەیش باشە یاریەکانتان چینە و یاریانە لێرەیکەن؟ یاریەکانمان ئەمانتان شکری تواون هەر شکری و هەر بۆکسی و شێوازێکی جیاوازی تایە. باشەمەوە هەر وەکو ئەوەی زنجیرەی سکوید گەیم دروستراوە؟ بەڵێ. چەند نەخشی تایە لەمانە؟ نەخشی زۆری تایە وەک سینەمای سکوید گەیم وەک نەخشەکانی سکوید گەیم. باشە ئەمانە هەر خۆشان دروستیەکەن؟ بەڵێ. ئەوانەی کە دێنە ئێرە چۆن یاریەکەکەن هەرکێ و بە شانسی خۆی چ نەخشێکی بۆ دەرەچێت بە شانسی خۆی بۆکسێ لە بژێرێ. باشە؟ بەڵێ. دواتر چیەکە بەم دەرزیانە ئەیڕوشێنێت؟ بە دەرزەکان ئەمانە لێ ئەخشێنێت و تاکو و داوەلی دەکاتەوە قەراخی لێکاتەوە ئەبێ ئەو نەخشە لە شیرینیەکە بکاتەوە. بەڵێ. باشە کاتی هەیە ماوەی چەندێکە لە مای پێنج خولەک لە مای پێنج خولەکە. باشە کە ئەگەر توانی نەخشەکە جیا بکاتەوەەوە چی پێدەن لێرە؟ هەدیەکی پێە بەخشین. هەدیەکانتان چین زیاتر؟ هەدیەکانمان ئەمانەتان هەدی زۆرمان ڕۆشتە لە ئێوارەی هەدێمان کە ماوەتەوە لە ئێوارەوە هەدی زۆرمان ڕۆشتووە. هێدسێت و ستاندی مۆبایل و ئیتفۆن و ئەو بابەتانە؟ بەڵێ. ئەوانەی کە دێنەیرا کەسە بۆیان نەخشەکە دەربکات؟ بەڵێ بەڵێ زۆریان دەریان کردووە. باشە خەڵک چۆن حەزی لەم یاریەیە خەڵک زۆر دیێ یاریەکەم؟ بەڵێ زۆربیان سەیری زنجیرەکەیان کردو حەزیان لەم یاریە.